مادة 14 من قانون الموازنة تصويت یەکێک لە کارەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بریتیە لە پەسەندکردنیەوە بودجەیی کە لەلایەن حکوومەتەوە بۆی دەنێردرێتە بکرێتە یاسا. ئەو بابەتەش دەکرێتە پێوەەر بۆ هەڵسەنگاندنی ئەدای هێزە کوردستانیەکان و نوێنەرەکانیان و ڕۆڵیان لە ئەنجومەنی نوێنەران کە بریتیە لە جێکردنەوە و چەسپاندنی ماف و بەرکەوتە و شایستە داراییەکانی خەڵکی کوردستان و هەموو ئەو یاسایانەی کە ڕەهەندێکی فیدراڵیان هەیە و پەیوەندی ڕاستەوخۆی بە هەرێمی کوردستانەوە هەیە. فراکسیۆنی کۆمەڵ لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق ساڵانە بەر لە ڕەوانەکردنی پرۆژە یاسای بودجە لەلایەن حکوومەتەوە بە پلانێکی ورد خۆیان بۆ گفتوگۆکانی تایبەت بەو پرسە گرنگە ئامادە دەکەن. دواتر هەماهەنگی لەگەڵ فراکسیۆنە هاوپەیمانەکانی خۆی دەکات لە پێناو چەسپاندنی زۆرترین دەستکەوت بۆ خەڵکی کوردستان کە دیارترینیان پشکی 117 لە بودجەی گشتی عێراقدا. ئەگەرچی ژمارەی ئەندامانی فراکسیۆنی کۆمەڵ لەو ئەنجومەنە تەنها 3 کەس بوون، بەڵام بەهۆی چالاکی زۆر و شەڕی گەورەیان لەسەر مافە سیاسی و یاسایی و داراییەکانی هەرێمی کوردستان و یەکڕیزی و یەکدەنگی ناوخۆیان و دژایەتی گەندەڵی و سیاست و گوتاری تایفی و مەزهەبی و قەومچێتی هێزە عێراقی و تەنانەت بەشێک لە هێزە کوردستانیەکانیش بوونەتە ژمارەیەکی گەورە و زیاتر و گەورەتر لە قەبارە و ژمارەی خۆیان ڕۆڵ و پێگەیان هەبووە و لە ساحەی پەرلەمانی و سیاسی عێراقیشدا حسابی تایبەتی بۆ کراوە. ماوەی 4 ساڵە بڕیاردەری لیژنەی دارایی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە گرنگترین لیژنەی پەرلەمانیە لە ڕێگەی هەڵبژاردنەوە کە چەندین پارلەمانتاری کورد و عەرەب کێبڕکێ بەدەزێنانیان دەکرد، نوێنەرەکەی کۆمەڵ کە بەڕێز ئەحمەدی حاجی ڕەشید سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵە بە دەنگی زۆرینەی ڕەها ئەو پۆستە گرنگەی وەرگرت. ڕۆڵی ئەو نوێنەرەی کۆمەڵ لە یاسای بودجەدا ڕۆڵێکی ئەکادمی و زانستی بووە و لەسەر ئاستی عێراق و سەرجەم هێزە عێراقی و کوردستانیەکان متمانەیەکی تەواوی هەیە و بە پیاوی ژمارەکان ناسراوە. هەر یەک لە بزانە ڕۆسایی و مامۆستا سەلیم شوشکەیش لە پاڵ بەرگری لە مافە داراییەکانی خەڵکی کوردستان لە کاتی گفتوگۆی بودجە هەر یەکەیان لە یەکێک لە لیژنە کاریگەرەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ڕۆڵی گرنگیان هەبووە، وەکو لیژنەی یاسایی کە بەربڕەی پشتی ئەنجومەنەکەیە و کاریگەری گەورەی هەبووە لەو یاسایانەی پەیوەندی بە هەرێمی کوردستان هەبووە لەگەڵ لیژنەی ئەوقاف و کاریگەری ئیجابیان لەسەر هەموو ئەو گفتوگۆیانەشە بووە کە لە ناو لیژنەکان لەسەر هەموو پرۆژە یاساکان ئەنجام درراوە. یەکێک لەو یاسا گرنگانەی کە دەستکەوتێکی گەورەیە بۆ خەڵک و لێدانێکی جەرگ بڕە بۆ بەرەی گەندەڵی و گەندەڵکاران یاسای من ئەینە لەکە هادا کە تایبەتە بە لێپرسینەوە لە سامانی کەڵاکەکراوی ناشەرعی بەرپرسان و سزادانی گەندەڵکاران. ئەم پرۆژە گرنگەش پرۆژەی فراکسیۆنی کۆمەڵ و خودی زانە ڕۆسایی بووە کە ئێستا سەرۆکی لیستی 104 کۆمەڵی ئیسلامی کوردستانە لە پارێزگای هەولێر. خاڵێکی زۆر گەشت کە لە کار و ئەدای ئەم تیمە پەرلەمانی کۆمەڵدا هەیە کە بۆ خەڵکی کوردستان بەگشتی و ئەندامان و دەنگدەرانی کۆمەڵ بە تایبەتی جێگەی شانازیە ئەوەیە لە کاتێکدا خەڵکێک لەسەر گەندەڵی و دزی لە ئەنجومەنی نوێنەران متمانەی لێ دەسەندرێتەوە و لە بەغداد دەردەکرێت، نوێنەرەکانی کۆمەڵ لەبەر لێهاتووی و شارەزایی و دەستپاکی پۆستە هەسیارەکانی وەکو بڕیاردەری لیژنەی دارایی و ئەنجومەنی شارەزایانی کۆمسیۆنی باڵایی سەربەخۆی هەڵبژاردنەکانیان پێدەدرێت. ئەوەی فراکسیۆنی کۆمەڵ بە تایبەتیش ئەحمەدی حاجی ڕەشید سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵ و بڕیاردەری لیژنەی دارایی لەوانی دیکە جیا دەکاتەوە. ئەو هەماهەنگیە بەردەوامە بووە کە ساڵانە لە کاتی گفتوگۆکانی بودجەی گشتیدا لەگەڵ دەسەڵاتی جێبەجێکردن لە هەرێمی کوردستان هەیبووە بە پێدانی زانیاری لەسەر پشکی هەرێمی کوردستان و دیاریکردنی خاڵە لاواز و بەهێزەکانی پەیوەست بە بەرکەوتەی هەرێمی کوردستان لە بودجەدا. بەڵام لەبەرەوەی دەسەڵاتێکی خۆسەپێنی نەخێنەوار لە هەولێر حکمی کردووە نەگرنگی بەو هەماهەنگیە داوە نەبۆشی گرنگ بووە مافی خەڵکی کوردستان لە بودجەی گشتی عێراقدا چییە و چۆنە. شەڕی نوێنەرانی کۆمەڵ لە ڕابردوودا لە ئەنجومەنی نوێنەران شەڕێکی دەستوری و ئابووری و یاسایی بووە کە توانیویانە ئەدایەکی نیشتیمانیانەی خەڵکی کوردستان بکەن جگە لە پێشکەشکردنی پرۆژە یاسا بە دوواداچوونی گەورەشیان بۆ شایستە داراییەکانی جوتیاران و موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان کردووە و لەم ڕۆوە ئەحمەدی حاجی ڕەشید هەمووەک سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵ هەمیشۆک و بڕیاردەری لیژنەی دارایی لە ساڵی 2017دا بە دروستکردنی یەکڕێزی هێزە کوردستانیەکان و جۆرێک لە ڕای گشتی لە ناو هێزە عێراقیەکانی دیکە توانیان پشکی 117 بۆ هەرێمی کوردستان جێگیر بکەن. بەڵام لەبەرەوەی دەسەڵاتە خێڵەکیەکەی هەرێم بۆنی نەوت و زۆری داهاتی دزراوی بیرەنەوتەکانی بای حەسەن و هاڤانە و عینزالە سەرخۆشی کردبوون، هێندە حسابیان بۆ ڕەئی یەک بەشەر نەدەکرد، ماندوو بوون و ئامۆژگاریەکانی فراکسیۆنی کۆمەڵ و هاوپەیمانەکانیان بە هەند وەرنەگرت. ئەمەش لە پێناو درێژەدان بوو بە بەرسیکردنی خەڵکی کوردستان و دزینی سەرۆت و سامانیان و پڕکردنی زیاتری گیرفانی خۆیان بە پارە و داهاتی دزراوی خەڵکی کوردستان. ساڵی 2018 کە دەسەڵاتەماوە بەسەرچووە حیزبیەکەی هەرێم 150 خاکی هەرێم دەدۆڕێنی و ئیفلاسی قماری ڕفراندۆمەکەیان لە لودبەرزی و ڕاوەشاندنی پەنجەی هەڕەشەیان دەخا
نەک هەر بەکەمتریش لە سەدا حەڤدەی بودجە ڕازین بەڵکو لە بەغدا دەپاڕانەوە تا موچەی 2 وەزارەتیان بۆ بدات و لە هەر وتار و لێدوانێکی نێچیروان بارزانی سەرۆکی حکوومەت و جێگرەکەیدا 10 جار هەڕەشەیان لە خەڵکی کوردستان دەکرد و بێهیوایان دەکرد 100 جاری سوپاسی حەیدەر عەبادیان دەکرد لەسەر ناردنی موچەی تەنها 2 وەزارەت. قەنەعەت پێکردنی بەغدا و سەرۆکوەزیرانەکەی بە ناردنی موچەی ئەو 2 وەزارەتەش بە هەوڵ و پەیوەندیەکانی ئەحمەدی حاجی ڕەشید سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵ و بڕیاردەری لیژنەی دارایی ئەنجومەنی نوێنەرانی عێراق و هاوڕێکانی بوو. بەڵام لە دواساتەکانی نزیکبوونەوەی ڕزگاربوونی مامۆسایان و پزیشکان و کارمەندانی تەندروستیدا بە ڕێکەوتنێکی ژێربەژێر حکوومەتە حیزبیەکەی هەرێم ئەوەشی لەبار برد و جارێکی دیکەش دەستی خستەوە قورگ و گیرفانی خەڵک و درێژەیدا بە سیاسەتی برسیکردن و سزادان و بێهیواکردنی خەڵکی کوردستان و فەرمانبەران و موچەخۆران. ئێستا کە بەرەو هەڵبژاردننی خولێکی دیکەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەچین کۆمەڵی ئیسلامی کوردستان بە تەواوی خۆی بۆ نوێنەرایەتیەکی گەورەتر لە جاران لە بەغدا ئامادە دەکا. دەیەوێت ئەو پلانەی بۆ خۆشگوزەرانکردن و دابینکردنی ژیانێکی شایستە بە خەڵکی کوردستان بۆی نەکرا بە تەواوی جێبەجێ بکە لە 4 ساڵی داهاتوودا تەواوی بکە. ئەویش لە ڕێگەی ناردنی تیمێکی بەهێز و شارەزا و بە ئەزموونەوە کە کاندیدەکانی ئێستای لیستی بە هەڵوێست و ئیسلامخوازی 104ن. کۆمەڵی ئیسلامی کوردستان چاوی لە بەدەزێنانی دەنگ و پشتیوانیەکی زۆری خەڵکە بۆ لیستەکانی لەسەر جەم پارێزگاکان تا بتوانێ ژیان و گوزەرانی خەڵک و ماف و بەرکەوتە و شایستەداراییەکانی هەرێم و پارەی گەنمی جوتیاران و موچەی فەرمانبەران لە مامەڵەی ژێربەژێری قاچاقچیەکانی نەوت ڕزگار بکە. بۆ ئەمەش دەستەبژێرێکی کەم و پوختی لە کاندیدی شارەزا و بە ئەزموون لە کاری پەرلەمانتاری و حکومڕانیدا ئامادە کردووە و بە ئومێدیش ئەمساڵ بکاتە ساڵی سەرکەوتنی خۆی و ڕزگارکردنی گوزەرانی خەڵک و موچەی فەرمانبەران و بودجەی خەڵکی کوردستان و ئەو خاکە فرۆشراوەی 27 ساڵە بەرژەوەندی 2 حیزب مامەڵەی پێوە دەکات.